أعوذ بالله من الشيطان الرجيم. وأوحينا إلى موسى أن أسر بعبادي إنكم متبعون. فأرسل فرعون في المدائن حاشرين إن هؤلاء لشرذمة قليلون وإنهم لنا لغائظون وإنا لجميع حاذرون. فأخرجناهم من جنات وعيون وكنوز ومقام كريم كذلك وأورثناها بني إسرائيل. فأتبعوهم مشرقين فلما تراءى الجمعان قال أصحاب موسى إنا لمدركون. قال كلا إن معي ربي سيهدين. فأوحينا إلى موسى أن اضرب بعصاك البحر فانفلق فكان كل فرق كالطود العظيم. وأزلفنا ثم الآخرين وأنجينا موسى ومن معه أجمعين ثم أغرقنا الآخرين. إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين وإن ربك لهو العزيز الرحيم. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سلام ورحمة خواتان لبي ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەران و بیسەران و خۆشەویستانی سەدای زێڕین. هیوای لەشساغی و سەلامەتی بۆ هەموو ئێوە داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبوڵ کردبین ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، لاڵقەیەکی زۆر جوان و تایبەتی بەرنامە جوانەکەمان بەرنامەی سەدای زێڕین ئەمڕۆ لە خزمەتی میوانێکی ئەزیز و خۆشەویستین لە وڵاتی سەڵتەنەی عومان. سەڵتەنەی عومان وڵاتێکی خەلیجی زۆر تایبەتە. کۆمەڵک میوانمان ئەبێ لێرەوە بەڕاستی هەم قورئان خوێن هەم سرود بێش. ئەمڕۆ لە شاری مەسقەت لەگەڵ میوانێکی زێدە خۆشەویست، ئەویش قورئان خوێن و سرود بێژی بەتوانای ئەم وڵاتە أستاذ محمد الوهيبية. وصدق رسوله الكريم إذ قال اقرأ وارتقي فإن منزلتك عند آخر آية تقرأها. صدق رسول الله صلى الله عليه وسلم. الله يحفظك يا رب. الله يبارك فيكم. شيخ محمد شيا خەڵکی کوێیە، لەکوێ لەدایک بووە، تەمەنی چەندە، خێزاندارە، مناڵی هەیە، چۆنە دەی ئەم شتانەمان پێ بڵێ. خدا دڵخۆشتم کە شێخ محمود یەکەم شت من شێخ نیم، من برای بچووکتم. ئەستەغفر الله. ئەوە لە سادەی خۆتە. هەرگیز خدا پاداشتان بداتەوە. من ناوم محەممەد کوڕی لوهەیبی عومانیە، خەڵکی ناوچەی قۆریاتم سەر بە مەسقەت، ناوی ناوچەکە قڕیاتە. خێزاندارم سوپاس بۆخوا، دووکت و کوڕێکم هەیە
شوشان سلامت بی گەورەکەیان ناوی سندوسە و دوای ئەو سەمایە یەک برایان هەیە ناوی ئەحمەدە بەڵێ سپاس بخوا سپاس بخوا جزاكم الله خير. اللهم صل على أحمد. آمين. طيب بەحمن پرسیارەکەم هەر بە کوردی بێ بۆی دواتر خۆمێکەم و بە عەرەبی بۆت بۆی لێم حاڵی بی. بە مەقامی حیجاز دەستت پێ کرد دوای چویتە سەر مەقامی کورد کۆمەڵێک گۆڕانکاری لە کاتی خوێندنی قورئانەکە لە چووە فێری مەقامات بووی چێ فێری کردی سەمعیە لە خۆوە فێر بووی چویتە خوڵ و دەورات و شتەوە یان نە؟ سەرەتا بە گوێگرتنم بوو لە قورئان خوێنە بەناوبانگەکان لە یوتیوب بە تایبەتی شێخ عەبدولباسط عەبدوسەمەد شێخ مشاری العفاسی هەندێک لە شێخەکانی حەڕەم و دواتر خولم بینی لە شارقە خول یاخود پێشبڕکێ بڵین پێشبڕکێ لە شارقە بوو خولی پێشبڕکێیان بۆ دەکردینەوە مامۆستا مستەفا حەمدی ڕاهێنەرمان بوو لە خولی شارقە. بەڵێ زۆر باشە. طبعا تۆ هەر قورئان نییە دەستێکی باڵات لە بابەتی سرود و ئینشادیش هەیە الحەمدولله معروفی لە نێو وەسەتی وەتەنی عەرەبی بڵین بە شێوەیەکی گشتی و لە دەرەوەیش لەشە ساغ بێ پێمان خۆشە بچینە لای بڕگەیەک لە سرود جۆمان لە دەنگت بێ زیاتر تا ئەوەی قسە و حیوار بکەین بڕگەیەک لە سرودمان پێشکەش بکە سرودێکی تایبەتی خۆت کە بەلای خۆتەوە تایبەتە. صلوا على رسول الله. اللهم صل وسلم وبارك عليه. آمين. يا مصطفى الكلمات يا مصطفى الدعوات إني بحبك أرجو منازل البركات صلى عليك إلهي بأبلغ الكلمات ثم الملائك صلت لتحصد البركات يا مصطفى الكلمات يا مصطفى الدعوات إني بحبك أرجو منازل البركات وصار ذكرك نهارا يفيض بالحسنات وكل آية أنسي أقبلنا مبتدرات يا أحمد الخير يا من الله صلى عليك إلهي بأبلغ الكلمات. هذا نسيت الكلمات يعني. إني ذكرتك فاخضرت بساتيني وأشرق النور وازدانت دواويني أنت الحبيب الذي في الروح مسكنه وأنت حياة في شراييني يا رحمة الله كم لقيت من وجع وقد صبرت لكي بالدين تحييني كل اشتياق وروحي فيك ظامئة يسيرة بشذا الأفضال ترويني يسيرة بشذا الأفضال ترويني. الله عليك الله عليك ما شاء الله ما شاء الله. جوانە من تەنها لە دەرگای مەقامەوە وتم نە تۆ زۆر جوان بۆ زیاد کرد زۆر جوانیەک بۆ سرودەکە. طيب شيخ محمد ئێستا پێشنوێژ و وتارخوێنە یان تەنها پێشنوێژە مزگەوتی هەیە؟ من ینی لە مزگەوتی ئیمام خەلیل بن شازام لە مەسقەت و ئیمام و تەربێژم ماشاءالله سپاس بۆ خوا. زۆر باشە. با پرسیاری وەکەم زام لە دەوروبەری خۆت لە عائیلەکەت باوک برا کەس و کار کەس هەیە وەکو خۆت دەنگی خۆش بێیان تەنها خۆتیانە هەڵکەوتەی لە مۆزۆی دەنگخۆشی؟ دایکی خۆشەویستم ئەی ماشاءالله ئەو هۆزانفانە و هۆندراوەکان دەنووسێتەوە. ماشاءالله. من لەگەڵ دەنجی ئەو گەورە بووم و لەگەڵ هۆندراوەکانی
لە منداڵی و هۆکارەکانی بەو ئاوازە دەنووسی کە بۆ ئەم هۆندراوەیە ژەندرا بوو. بۆیە من لەسەر ئەوە گەورە بوو. سوپاس بخوا دواتر گوێم دەگرت ینی لە شریت و لە کاسێت و جاران کاسێت هەبوو هی سرود بێژان ئەحمەد بوخاتر مشاری عەفاسی ئەوانەی کە لە نیشتمانی عەرەبی هەن بە شێوەیەکی گشتی وە سوپاس بخوا ئیتر لەسەر ئەوانە گەورە بوو. زۆر باشە. دایکت لە ژیاندایە حتمەن ئەمەک تعیش؟ بەڵێ و باوکیشت؟ بەڵێ سوپاس بخوا. سلام علیکم دایک و باوکی شێخ محەممەد خدا پەداشتم باشترین پەروەردە نمونەی جوانی ماشەڵڵا نمونەی دەنگ خدای گەورە سەرکەوتوی بکات و بۆ ئێوەشی بهێڵێت ئامین ئامین بۆ هەمووان ئینشاءالله. دەستچاوت خۆش بێ. طبعاً تۆ بانگە دەیوەنیە لە مزگەوت بانگە دەی لەوانەیە بانگێکی زۆر خۆشیش بدەیت. شێوازی بانگدانی تۆ چۆنە؟ حیجازیە چوزانم ینی تورکیە بە شێوازێک بانگە دەی؟ حەز دەکەم هەر نوێژێک بە مەقامێک بێ. بۆ نمونە بانجی بەیانی لەبەرەوەی دەنگ یاخود خەڵکی خەوتون دواتر هەڵدەستن پێویست دەکا مەقامێکی ئارام بێت و خەمناکێکی تێدا بێت ئیتر بە مەقامی کوردە بێ. نوێژی نیوەڕۆ بۆ نمونە مەقامەکە پێویستە هەر بانگێک نمونەیەکمان پێشکەش بکەیت ینی بۆ نمونە مەقامی کورد لە بانجی بانیدا بۆ نمونە الله أكبر الله بۆ نمونە بانجی بەیانیە بە مەقامی کورد الله أكبر الله أكبر وهذا ما أذنه العفاسي. الله بانجی نیوەڕۆ بۆ نمونە بە مەقامی ڕاست الله أكبر الله أكبر. أذان العصر بانجی عەسر بۆ نمونە بە مەقامی نەهاوەن دەیدەم و هەندێک کاتیش بانگی عەسر بە مەقامی سێگا بەڵێ الله أكبر الله أكبر. أذان المغرب وأذن على مقام نهاوند الله أكبر الله أكبر. نایابە بانجی عیشا حیجازی مدینە یاخود تورکی ئەمانە بڕۆ ناویان بۆ نمونە حیجازی مدینە یاخود مەکە الله أكبر الله أكبر. حجاز تركي الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. بەخوا مەداهێنان شتێکی سات هەیە ئەمە بزانە ئەمە پەیامێکە لە ڕاستیدا واتە بانگدان بە دەنگێکی باش یاخود مەقام لە هەر نوێژێکدا مەقامێکی دیاری کراوە بێت ئەوە پەیامە لە ڕاستیدا و کاریگەرە
وڵام من داواکارم هەرچی بانگ بێژە مەثەلەن ئەوانەی کە دەنگیان خۆشە و خی گەوران بەهرێ و ئەم نعمەتەی پێبەخشیون بتوانن بەڕاستی هەر فەرزە و بە شێوازێک بە مەقامێک بە جۆرێک بانگ بدەن وا بێ خەڵکی تووشی مەلەل نەبێت لە دەنگێک و هیواداریشم ئەگەر خەڵکێک مؤذنی مزگەوتە و کاتێک ئەبینێت دەنگخۆشێک دێتەنەوە مزگەوتەوە با تەفاعلی ئەوەی هەبێ ئەو دەنگخۆشە بخاتە پێشەوە بڵە قەیچێکە با ئەم بانگ بفەرمێ لە شوێنی من ئەوە شتێکی زۆر زۆر گرنگ و مهمە زۆر باشە شێخ محەممەد لە ئێستادا بڵین جەنابەت کە گەشتویتە ئەم پلەیە لە بانگ و لە قورئان و لە سرود هیچ بەشداریت لە بڵێن مشارەکاتی نێودەوڵەتیت هەبووە بەشداریت لە مەحافلی نێودەوڵەتی کردووە چ لە قورئان چ لە سرود و لەم بابەتانە بەشداری پێشبڕکێی شاریقەم کردووە بۆ سرود کە لە 2014 لە شاریقا بەڕێوەچوو و پلەی چوارە من بەدەستێنان لەسەر ئاستی جیهانی ئیسلامی و هەروەها لە پێشبڕکەی دڕەسێتێک لە سعودیە و هەندێک ناوچەش لە ئوردن و هەروەها لە مەسڕیش و پێشبڕکێی قورئان لەسەر ئاستی سەڵتەنەی عومان سوپاس بۆ خوا با بچینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتت درێژە بە بەرنامەکە دێن انشاءالله بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەرەگرین و دواتر دێنەوە خزمەتان بۆ درێژەدان بە گفتوگۆی ئەم جارەمان لەگەڵ قورئان خوێن و سرودبێژی وڵاتی سەڵتەنەی عومان شێخ محەممەد الوهێبی لەگەڵمان بن سەدای زەرین وە هاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خارینی خۆرمان دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان لەگەڵ قورئان خوێن و سرودبێژ محەممەد الوهێبین لە وڵاتی سەڵتەنەی عومان و بەتایبەت لە شاری مەسقەت بەخێر هاتیوە شێخ خدا سەلامەتکە کۆتایی بەم دانیشتنە پیرۆزەی خۆمان دەهێنین هەندێک ئاەتی قورئانمان پێشکەش بکەین بەڵام بە ڕێگای جیاواز ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم ذلك من أنباء الغيب نوحيه إليك وما كنت لديهم إذ أجمعوا أمرهم وهم يمكرون وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين وما تسألهم عليه من أجر إن هو إلا ذكر للعالمين وكأي من آية في السماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون أفأمنوا أن تأتيهم غاشية من عذاب الله أو تأتيهم الساعة بغتة وهم لا يشعرون قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين صدق الله العظيم هذا الجمال جزاكم الله خير باسی شێخ محەممەد ئەیوب دەکەم صح ڕاست خدا لێی خۆش بێ خدا لێی خۆش بێ ئینشاءالله هاوڕێتی چۆنە لەگەڵ دەوروبەر لەگەڵ قورئان خوێن و سرود بێژەکانی وڵاتانی دەوروبەر بۆ نمونە ئیمارات قەتەر سوزام حتا عێراق چێ ناسی لە سرود بێژ و قورئان خوێنەکانی عێراقیان کورد مەسەلەن لە عێراق
ڕەنگە پەیوەندی هەبێت بەڵام لە ڕاستیدا لە بیرم نییە بەڵام بە شێوەیەکی گشتی لە خەلیج پەیوەندیم لەگەڵ شێخ هەیسەم دوخێن هەیە و ئیتر شێخەکانی تریش یعنی زۆرن مامۆستا محەممەد عەباس مامۆستا ئیبراهیم نەقیب خۆشەویستمان عەبریستویم و ینی شێخ ئەحمەد نەفیسیش بیرم نەچێت نایە قورآن خوێنەکان زۆرن بەڵام ئێستا نایە بیرم ئەگەر بیرم کەوتێتەوە پێت دەڵێم باشە تۆ شێخ محەممەد عەزاوی لە بیر کرد خوددا لێی خۆش بێت لە ڕاستیدا ئێمە قوتابی ئەوین لە ڕاستیدا هیوادار بووم پێش کۆچی دوایی کە چاوم پێکەوێت ئیتر خودای گەورە لێ خۆش بێت و جێگای بەهەش بێ ئینشاءالله پشتیوان بەخوا ئینشاءالله وەکو خۆت متەئەسیری بە سەوتی چێ واتە سەوتی چێ کاریگەری بەسەرتەوە بەجێهێشتووە لە قورآن خوێنەکان یان سورود بێژان هەردووچیان واتە لە قورآن خوێنەکان شێخ عەبدولباسط عەبدولسەمەد بۆ نمونە خۆی خۆش شێخ مەنشاوی خدای گەورە لیان خۆش بێت ئەوانە مامۆستان ئەوە ڕاستیە بە شێوەیەکی گشتی قورآن خوێنە مسرەکان مامۆستان شێخ محەممەد عەمران شێخ مشاری عەفاسی لە کوێت نام شێخ ئەحمەد نەفیس و شێخ هەیسەم دەخین ینی قورآن خوێنەکانی حەرام واتە ماشاءالله زۆر باش واتە باشترین قورآن خوێنەکانن تەقلید دەزانی تەقلید دەکەیتەوە هیچیان تەقلیدی هیچیان نەکەیتەوە بەڵێ بۆ نمونە شێخ عەبدولباسط عەبدولسەمەد أعوذ بالله من الشيطان الرجيم وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون صدق الله العظيم خدا سلامت تام کرد خدا پاداشتم داتەوە خدا تەندروست باش بکە تۆ بەڕاستی لە شوێنی ڕاستەقینەی خۆت دەی خوا سەلامەتان کە شێخ مەحموود لە ڕاستیدا تۆ ئێمە دڕوو نەکردو و خۆشحاڵت کردین خوا پاداشتام داتەوە زۆر باشە حەزەکەم جەنابەت سرودێکی ترمان پێشکەش بکەی بەڕاستی دەنگت لە بابەتی سرود و ئیلاهیاتە زۆر خۆشە الحەمدولله نەشیدێکی ترمان پێشکەش بکە بۆی پێمان خۆشە گوێبیستی دەنگت بین لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله ما لنا رب سواه ربنا رب القلوب وهو علام الغيوب
في الشروق وفي الغروب نوره يهدي العصاة. ربنا الهادي الودود فضله ملء الوجود. عفوه خير وجود فارتجي دوما رضاه. فارتجي دوما رضاه. لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله. ما لنا رب سواه. الله لا إله إلا الله. أي سرود بيجي بتوانا شيخ مشاري عفاسي. رفاقتت هي لقل شيخ أحمد النفيس هي سرودي شي أود لبره هي شي أزانيت بەڵێ بێگومان شێخ ئەحمەد نەفیس مامۆستامان بۆ نمونە لە ڕێگەی واتساپەوە پەیوەندیمان هەیە بەڵام تا ئێستا یەکترمان نەبینیوە هیوادارم یەکتر ببینین واتە بۆ نمونە فيا حب فيا وجد واشتياق لا يحاد. فيا حب فيا وجد واشتياق لا يحاد. يا رسول الله قلبي يا رسول الله قلبي لم يزل باسمك يشدو. يا رسول الله قلبي لم يزل باسمك يشدو. الله 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 ما لنا مولى سوى الله. كلما ناديت يا رب قال يا عبدي أنا الله. ما شاء الله. الله يسعدك يا رب. ئەو دەنگت هەر خۆش بێ وەسپاس بۆ ئەم چاو پێکەوتنە. سوپاس بۆ تۆ شێخ مەحموود بۆم بانگەشتە سوپاس بۆ ئەم کەناڵە بەڕێزە کە لێوەی دەردەکەوین. سوپاس بۆ گوێگران و بینەرانمان و بەرپرسانی ئەم کەناڵە و ئێوەی بەڕێز خوددا پاداشتی چاکەت هەنداتەوە. لە ڕاستیدا زۆر شەرەفمەندە. زۆر سوپاس دەکەم. ئەستەغفیر الله ئێمە بەڕاستی خۆشحاڵ بووین. ئێمە وەکو میلەتی کورد بەڕاستی هەمیشە لەگەڵ سەقافات و سەوت و بەرەو پێشچوونەکانی دنیاین بەڵام هەمووی لە سنووری ئاینی پیرۆزی ئیسلام. بەڕاستی هەر شتێک لەگەڵ ئاینەکەمان کە ئێمە ئاینی سەرەکیمان الحەمدولله لە هەرێمی کوردستان ئاینی ئیسلامە و شانازی بەمەوە ئەکەین و بەڕاستی خۆشحاڵ ئەبین وەختێک ئەبینین بەڕێزێک وەکو جەنابەت هەم قورئان خوێنە هەم سرود بێژە هەم بانگ بێژە هەم ئیمام و خەتیبە واتە گەنجێک کە تەواوی تواناکانی و تەمەنی خۆی لە خزمەتی ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە بەخەرجەدا ئێمە خۆشحاڵە بین بەمە هەر بۆیە ماندوو نەناسانە لەوێەوە مەسەلەن ئەگەڕێین بە وڵاتانی عەرەبی و فارسی و چوزانم هەموو وڵاتانی دەوروبەر هەتا لە مستەقبەلیش ئینشاءالله وڵاتانی ئەوروپیش بۆی بەدوای دەنگە زێڕینەکان و سەدا زێڕینەکان بگەڕین و بیان خەینە خزمەتی بینەرانی بەڕێز و خۆشەویستمان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاشە ڕەنگینەکەمانەوە. ئێمە دووبارە سوپاسی جەناب دەکەین بەڕاستی کە لەگەڵمان بووی مای خۆشحاڵی بوو. کۆتایی بەرنامەکە ختامه میسکە بێ ئینشاءالله ختامه میسک بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە بێ پێشکەش بە بینەرانی بەڕێزەکەین بەڵام پێش ئەوە پێمان خۆشە پەیامی جەنابەت بۆ خەڵکی کورد و بۆ گەنجی کورد و بۆ قورئان خوێنانی کورد بنێری. بەخوا سەرەتا من ئامۆژگاری خۆم دەکەم و ئامۆژگاری بینەران دەکەم بە پەیامێکی شکۆمەندی و هەموو کەسێک و هەموو مسلمانێک لە قورئانەوە دەست پێ بکات لە ڕاستیدا لەگەڵ قورئان بێت لە ژێر سێبەری قورئان بێت لەبەرەوەی بنچینەی سەرکەوتن ئەوەیە کە تۆ لەگەڵ خودداوی
لەگەڵ خودابی خوددا لەگەڵت دەبێ بۆ ژیان هەموو لەگەڵت دەبێ بۆیە ئامۆژگاریم بۆ هەر کەسێکی دەنگ خۆش بۆ هەموو مرۆڤێک کە پەیامی هەیە و دەنجی هەیە زیاتر لە قورئانی پیرۆز قوڵ بێتەوە و ژیان سەرقاڵی نەکات بۆ نمونە ئەگەر ناوبانگێکی هەبوو یاخود کارێکی هەبوو باز لە قورئانی پیرۆز نەهێنێ ئەوە تەنانەت سرود بێژانیش دەبێ بگەڕێنەوە بە قورئان ئەو بنچینێ بۆیە لەگەڵ خوددا بە خوددا لەگەڵت دەبێت زۆر باش خوددا چاکەتان بداتەوە کۆتاییەکەی میسک بوو. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم صدق الله العظيم. خۆشەویستان و ئەزیزان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی سەدای زێڕین لە وڵاتی سەڵتەنەی عومانەوە لە شاری مەسقەتەوە لەگەڵ میوانی ئەزیز و خۆشەویستم شێخ محەممەد الوهێبی. خوای گەورە پاداشتی خێری ئەو بداتەوە کە بینەر و بیسەرمان بوون تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. سەدای زێڕین وا هاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نورە خۆشبەختیە وەکوبارە ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عشقت دەڕوات بۆ لێو دێ